سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. دەزانن کە هەرێمی کوردستان بە بەردەوام ئەگەر بە ڕابردوودا بچینەوە سێری مێژوو بکەین بەردەوام مەترسی هەبوو لەسەر هەرێمی کوردستان هەر بۆیە پێویست بووکە بۆ پاراستنی ئەم قوارەیە بۆ پاراستنی مانەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی فدراڵداوە دوورکەوتنەوە لە هەموو مەترسی ئیقلیمیەکان پێویست بووکە هەمیشە بەرپرسانی حکومی و سەرکردە سیاسیەکانی ئەم هەرێمە چاودێر بن بەسەر ڕەوشەکەەوە و ڕۆژانەش ڕووداوی سیاسی گەورە ڕوودەدات لە دەوروبەری هەرێمی کوردستان و وڵاتانی ئیقلیمی و دراوسێ ڕێکەوتنی جۆرا و جۆر دەکەن. دەزانن کە لە ئێستادا نزیک بوونەوەی باشەیە لە نێوان ئێران و سعودیا کە کاتی خۆی عێراق هەوڵێکی زۆری دا بۆ نێوەندگیری نێوان ئەم دوو وڵاتە هەروەها پەیوەندیەکانی نێوان قەتەر و عێراق بە شێوەیەکی باش چۆتە پێشەوە لە ماوەکانی ڕابردوودا مێری قەتەر سەردانی عێراقی کردووە بەڵێنی ئەوە دراوە کە کۆمەڵە پرۆژەی گەورە لە عێراق ئەنجام بدرێ بە سپۆنسەری وڵاتێکی وەکو قەتەر و خۆڕێخستنەوەی ڕژەمی ئەسەد و پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەموو ئەمانە پرسیار گەلێکن کە دەبێت وەکو ڕووداوی سیاسی هەرێمی کوردستان سەیری هەم بکاوە بە هەندیان وەربگرێ بۆ داهاتووی سیاسی لە هەرێمی کوردستان. دەبێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم و زانیاری و شیکردنەوە زیاتر وەربگرین لە بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەبنی نێودەوڵەتی کە لەگەڵم دەبێت لە هەولێرەوە ڕاستەوخۆ. کاکێ عەبدولقادر سڵاو دەبێت سپاس بۆ ئەم دەرفەتە. پێم بڵێ ڕەوشی ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئەمنی و دیبلۆماسی چۆن هەڵەسەنگێنی؟ زۆر سپاس، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کورتسات نیوز. بێگومان ڕەوشی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و دیبلۆماسی لە کەشێکی خراپدایە. بینیمان ئەم ڕووداوانەی ئەم دواییەی بووجە لە عێراقدا دەرخەری ئەوە بوو کە ناهەماهەنگی و نەبوونی یەکڕێزی لە نێوان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا بووتە هۆکاری ئەوەی کە نەتوانین بە یەک دەنگ بە یەک بڕیار ڕوو لە بەغدا بکەین و بە یەک دەنگ و یەک بڕیار بتوانین مافەکانی گەلەکەمان لە بەغدا دەستەبەر بکەین. ئەوەی دەست هاتووە ئەتوانین بڵێین بە چاک و بە خراپەکانیەوە دەستکەوتی تیمین بە جیاجیا واتە لایەنەکان بە جیا دانوستاندنیان کرد، لایەنەکان بە جیا براوە یان تا ڕادەیەک ئەگەر بتوانین بە دۆڕاویان ناو بنین لە بەغدا گەڕانەوە. بۆیە من پێم وایە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان لە زوومە گەورەتری کە عێراقە دەتوانین وەری بگرین کە لە عێراقدا براوەی بەو شێوە گەورەیە نین. ئەوەی کە لە پرۆسەی بووجە لە پرۆژەی بووجەدا لە یاسای بووجە لە عێراقدا دەستە بەرکرا بریتی نەبوو لە بڕیارێکی یەکدەستی هەرێمی لە کوردستان کە توانی بێتمان دەستکەوتێکی گەورەمان دەستکەوێ. لە دەرەنجامی ئەم کار و کاردانەوانە بوو لە هەرێمی کوردستاندا لە ئەنجامی بەریەکەوتنی کۆمەڵێک بابەتی بچوو کە ئەکرا ئەوانە لە ناو هەرێمی کوردستاندا لە ماوەی ڕابردوو بتوانین لێیان دەرباز بین، بتوانین بە یەکڕیزی بە یەکسانی چارەسەریان بکەین بە گفتوگۆی سەرمێز بە لێک تێگەیشتنی زۆر باش بتوانین بەرەو بەغدا بچین لەوێ دەستکەوتی لەوانەیە گەورەتر و گەورەتر بەدەستبێنین. جگە لەمەش بۆ قۆناغەکانی داهاتوش وێنەیەکی هەرێمی یەکگرتو و یەک بڕیار و یەکڕیز پیشانی وڵاتان عێراق و وڵاتان بدەین کە ئێستا خەریکە هەم ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بەگشتی بەرەو ڕووی تەنگەژەیەک دەچێت کە لەوانەیە ئەو سەری تونێڵەکە نە لە عێراق و نە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بە تەواوی دیار نەبێتن. بۆیە من پێم وایە کورد تا ڕادەیەکی زۆر ئەگەر چی لەوانەیە دەستکەوتی بچووکی دەستکەوت بێت لەوانەیە لەم نێوەندەدا، بەڵام لە ڕووی گشتیەکەیە لە ڕووی نیشتیمانیەکەیە لە ڕووی نەتەوەیەکەوە من چاوم ڕوونیە پێم وانییە دەستکەوتی گەورەی دەستکەوت بێتن.
پێت وایە لە ئێستادا لەو ڕەوشە خراپەی کە تۆ ئاماژەی پێدەدەیت لە هەرێمی کوردستان کێ هۆکارە؟ حاڵە بێگومان خۆ دیارە زانی لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو هەموو ئەوانەی کە ڕوو دەدەن هەموو ئەو ئەگەر بە ڕەشبینانەتر سەیری بکەن ئەگەر بە شکستی ناوبین هەموو ئەو شکستانەی کە هەمان بووە هەموو ئەو ئاماژانەی کە دەکرێت حکوومەتی هەرێم حکوومەتێکی کارتۆنیە ئەوەی کە بەڕێز بلاسخار لە ماوەی ڕابردوو لە ماوەی مانگەکانی ڕابردوو ساڵی ڕابردوو چەند جارێک هەڕەشەی نەمان و هەبوونی هەڕەشە لەسەر قوارەی هەرێمی کوردستانی کرد ئەوانە هەمووی لە سۆنگەیەکەوە دێت کە وڵاتان جیهانیان بە زوومێکی گەورەتر سەیری هەرێمی کوردستان دەکەن کە ئەم ناهەبوونی ئەم ناعەدالەتیە و نەبوونی ئەم نادادپەروەریە و نەبوونی ئەم هەموو کێشەی سیاسی ئەم هەموو کێشەی نەبوونی مافەکانی مرۆڤ نەبوونی مافی ڕادەربڕین ئازادی ڕادەربڕین هەموو ئەو مافانەی کە هەیە جگەل لەوە نەبوونی دادپەروەری لە دابەشکردنی سامان کێشەی موچەخۆران کێشەی خزمەتگوزاریەکان کێشەی دابەشبوون بەسەر زۆن و پارێزگا و ناوچەگەری کێشە ئەمنیەکان کە ئامانە هەبوو ئەبایە لە دوای 30 ساڵی و هەندێک حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەبوایە لە دادگاکاندا چارەسەر بکرابە ئەبوایە بە یەک ڕێزی بە گفتوگۆ چارەسەر بکرا من پێم وایە دوو هێزی سەرەکی لە هەرێمی کوردستاندان کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەزمونێکی باشیان لە ڕابردوو لە ناوخۆ و دەرەوە و ناوچەکە وەرگرتووە ئەمان توانی زۆر بەچاکی ئەزمون لە وڵاتانی جیران وەربگرین گەڕانەوە و دانپێدانان بە هەڵە ڕابردووەکانمان ئەمە نەقورس نییە ئەوەنەی کە ئێستا بگەڕین و دواتر ئەم شکستانە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بکەین من پێم وایە هەمومان بەش بە حاڵی خۆمان بەقەت قەبارەی خۆمان تاوانبارین بەڵام تاوانباری سەرەکی ئەمانن کە ئەم کێشە بچووکانە وەکو کێشەی خزمەتگوزاری ناوچەیی نەبوونی دادپەروەری لە دابەشکردنی سامان بە قاچاقبردنی سامان و ماڵی خەڵکو و سامانی هەرێمی کوردستان ناشەفافیت لە بواری دارایی لە بانکەکان لە سنوورەکان لە گومرگەکان لە دەهاتی ناوخۆ زۆر ئەوانەی تر بێگومان ئەوە بووە هۆکاری ئەوەی کە ناچار ببن لایەنەکان دەست بۆ لایەنی تر بەرم بۆ نمونە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو ناکۆکیەکی زۆری سیاسی لە ڕووی ئیدارەدان لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەبوو کە بۆ کاری ئەوەی تیم یەکێتی نیشتمانی کوردستان بایکۆتی دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیران بکە ئەمە لێکدابڕانێکی گەورەی دروست کرد بۆشایەکی گەورەی دروست کرد کە ئەم بۆشایانە سەری هەڵدا بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەوڵ بدە تاگلایەنانە زۆر بابەت بەلای خۆیەوەدا یەکلای بکاتەوە یەکێتی نیشتمانی کوردستان هەوڵ بدە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیەکان هەوڵ بدە ڕێگای جیاواز بدۆزێتەوە کە لە کۆتاییدا دەرچەکە بەرەو لاوازبوونی هەرێم دەڕوا لە بەغدا ئێستا بینین کە لەوانەیە ئێستا دەستەبەردکردنی بۆ نمونە ئەم مادە و بەرگانەی کە لە یاسای بوجەدا هاتووە بە قازانجی هاوڵاتیانە بەڵام ئەکرا بەر لەوەی کە ئەم مادە و بەرگانە لە یاسای بوجەی هەرێمی کوردستاندا جێگیر بکرێت ئەمانە لە ناو خودی کوردستاندا بە هەبوونی ئەزمونێکی زۆری سیاسی ئەمنی سەربازی دیبلۆماسی کە بۆ کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی دەسەڵاتداریەتی و سەرکردایەتی هەیەیان بوو ئەیانتوانی زۆر بە ئاسانی کێشەکان چارەسەر بکەن ئەم کێشانە لە کاتی مانی خوا لێ خۆش بوومان جەلەلدا بوونیان نەبوو ئەمانە بە یەکتەرەفۆن چارەسەر دەکران ئەم ئەزمونانە نەیانتوانی هەبوونی بەبوونی ئەم ئەزمونانە ئەم لایەنە نەیانتوانی چارەسەری کێشەکان بکەن وای لێ هات ئێستا بەلاوازتر لە بەغدا دەردەچین وای لێ هات ئێستا هەڕەشە دوایی هەڕەشە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دۆستەکانی دۆستە ڕۆژاواییەکانمان لە نەتەوە یەکگرتووەکان لە ڕێگەی نوێنەرەکانیان بەڕێز بلاسخارد حتا لە وڵاتە ئیقلیەمەکانیش بەلاوازتر دەردەکەوین کە ئێستا
ئەگەر دەرفەت هەبێت باسی دەکەین بەهێزبوونی هەژمونی ناوچەیەکان وا دەکات مەترسیەکی گەورە و گەورەتر ڕۆژ لە دوای یەک بۆ هەرێمەکەمان دروست بێتن کە ئەمە دوا ڕۆژێکی گەشت بۆمان دابین ناکات. بەڵێ کاکە عەبدولقادر خۆ دەزانیت کە لەوەتەی هەرێمی کوردستان هەیە و سەرچاوی داهاتی ئەم هەرێمە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە بۆ ئێستاش مەلەفی هەناردەکردنی نەوت بۆ دەرەوە بە مەبەستی فرۆشتنی گەیشتۆتە دۆخێکی چاقبەستوو لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی نێوان لایەنی تورکی عراقی هەرێمی کوردستان بەبێ ئەنجام کۆتایی هاتە و تاکو ئێستش بەغدا بە قەرز پارادا تارێمی کوردستان بۆ موچەی فەرمانبەران ئەم ساتی من و تۆ قسەی تەدا دەکەین هێشتا بەشێک لە فەرمانبەران موچەی مانجی ڕابردووان وەرنەگرتووە کە تۆ سەرچاوی سەرەکی داهاتەکەت لەژێر مەترسیا بێت تو تا ئێستا ڕوون نییە کەی دەتوانی بە فرۆشی نەوتی خۆت داهاتی خۆت بەدەست بێنیتەوە ئەمە زیاتر ناگەینە ئەو ڕاستی کە بەڕاستی ینی هەرێمی کوردستان ئەگەر زوو بە فریای خۆی نەکەوێت لەژێر مەترسی گەورەیە. بێگومان من بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێزت کەمێک زوومەکە گەورەترەکەن کەمێک گەگەڕێینەوە بۆ دواوە خۆی بە بۆچوونی من ئابووری سربەخۆ لە هەرێمی کوردستاندا خۆی پرۆژەیەکی استراتیژی کوردی لە هەرێمی کوردستانی عێراق نەبوو. بەڕای من بۆ خۆی بەشێک بوو لە پرۆژەیەکی استراتیژی تورکی بۆ دابینکردنی سوتەمەنی تورکیا و ئەو بازاڕەی کە تورکیا مەبەستی بوو. بۆیە لە ئێستاشدا کە تورکیا کە هەرێمی کوردستان ئامادەی هەناردەکردنە عێراق ڕێکارەکانی گرتۆتە بەر ڕێکەوتن هەیە ئامادەی نەوتەکە بنێرین بەڵام ڕێگرەکە تەنها و تەنها تورکایە. بۆچی؟ لەبەرەوەی تورکیا خواستی لەسەر ئەم بڕەنەوتەی هەرێمی کوردستان هەیە بەم شێوازەی کە خۆی ویستی بەم شێوازەی کە خۆی پێشێستا مەرجەکانی داناون واتە من دەری ئەهێنم من ئەی فرۆشم من ئەی گوێزمەوە پارەکە من ئەیهێنم خۆم تەسەڕوفیتیاکەم لە کۆتاییدا من ئەم بەڕە پارەیە بۆ کوردستان ئەنێرم کە لە کۆتاییەکەشیدا بۆ دابشکردنەکەشی هەر دیسان خۆی ڕێڵیتیا ئەبێتن. من پێم وایە لە پرۆژەی ئابووری سربەخۆ سلفی سەرەتاییش کەستی ئابووری لە هەرێمی کوردستانماندانا دەستمان کرد بە پرۆژەیەک کە پرۆژەیەەکە هەرێمی کوردستانی بەرەو نەخۆشی هۆڵندی برد. ئێمە لە هەرێمی کوردستاندا هەم خاکی گونجاومان هەبوو هەم ئاوی بەشە ئاوێکی باشمان هەبوو هەم هێزی کارێکی باشمان هەبوو هەم پیشەسازیەکی باشمان هەبوو ئەمانتوانی هاوتەریب لەگەڵ فرۆشتنی سامانەکە ئەمانتوانی پیشەسازی هەرێمی کوردستان لەم ساڵانەی ڕابردوو بەم داهاتەی کە باسەکرێ لە ماوەی 20 ساڵی ڕابردوو دوای ڕوخانی ڕژێمی بەعس لە عێراقدا زیاتر لە 20 بۆ 30 بۆ زیاتر باس لە ژمارەیەکی سەرسامهێنەر ئەکرێ ملیار دۆلار پارە بۆ هەرێمی کوردستان هاتووە. ئەمانە هەمووی ئەیتوانی ئەم پارەیە ژێرخانێکی چاکی پیشەسازی دواتر ژێرخانێکی چاکی ئابووری و دەواازەیەکی باشی بازرگانیشمان هەبوو ئەمانتوانی هاوتەریب لەگەڵ بابەتی فرۆشتنی نەوت زەمینەیەکی باش بۆ گەنجەکانمان ساز بکەن نەگەینە ئەو دۆخە چەقبەستوەی ئێستا کە بووینەتە بازاڕێکی ساختکردنەوەی کاڵای تورکی و وڵاتانی دیکە لە هەرێمی کوردستاندا کە لە کۆتاییشدا ئاسایشی خۆراکمان ئاسایشی پەروەردەمان ئاسایشی لە کۆتایی ئاسایشی نیشتمانمان هەمووی چوەتە ژێر پرسیار ئێستا لە کەرتی تەندروستی سەقەتین لە کەرتی پەروەردە سەقەتین لە کەردی پیشەسازی سەقەتین تەنانەت لە کەرتی بازرگانیش وامان لە هات لەبەر ئەوەی کۆی کەرتی بازرگانی هەرێمی کوردستان دابەش کرا بەسەر بنەماڵە و دەرەبەگەکاندا لە کۆتاییدا نەمانتوانی ئەمەش وەکو ژێرخانێکی نیشتیمانی کاری تیا بکەین و گەنجەکانمان کە ئێستا ساڵانە بە هەزاران گەنجەکانمان لە کۆلیجەکاندا دەرچووی چاکن بڕوانامەی باشیان هەیە بەڵام دەرفەتی کاریان پێنادرێت ناچارن ڕوو لە وڵاتانی دەرەوە بکەن ناچارن پشت لە وڵاتەکەیان بکەن ئینتیمای نیشتیمانی کەم بۆتەوە هەموو ئەمانە هۆکاری ئەوەن کە
هەرێمەکەمان لە ڕووی نیشتیمانی لە ڕووی ئینتیمانی نیشتیمانی لە ڕووی ئینتیماینەتەوەی ڕوو لە لاوازبوون بکات ئەمەوا دەکات هەژمونی وڵاتان کە ئێستا وەکو باسم کرد لە ژێر چەتری هاوکێشە جیهانیەکان کە لە ئێستادا گڕیان گرتووە و خەریکە جەمسەربەندی نوێ دروست دەبێت خەریکە فرەجەمسەری لە جیهاندا دروست دەبێت خەریکە جەنگی رووسیا و ئۆکرانیا دەستپێکێک بوو بۆ ئەوەی جیهان بەرە و ئاراستەیەکی تر بەرە و فرائاراستەیی فرەجەمسەری بڕوات کە کورد تێدا تەنانەت نەک بەشێک نییە لە هاوکێشەکاندا بەڵکو ژمارەیەکی ئەوەندە قەبە و گرنگیش نییە بۆ ئەوەی لەسەر مێزەکانی گفتگۆی لەسەر بکرێت و بتوانێت پوینت لە بەرامبەرەکەی وەربگرێت. کەواتە وڵاتێکی وەکو تورکیا کە تۆ بەم شێوازە باسی دەکەیەوە ئێستاش لەمپەری گەورە بەپەی زانەریەکان ینی تورکیا سێمەرجی هەبوو بۆی کە هەناردینەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات و هەر سێ مەرجەکەی لەلایەن عێراقەوە ڕەت کراوەتەوە ئەمە پەردە لەسەر و ڕاستی هەڵەدا کە ئێستا مەسەلەی وەستاندن و چەقبەستووی دۆسێ هەناردینەوتی هەرێمی کوردستان لە ئەستوی تورکیایە بەڵام دەزانیت کە تورکیا بە تایبەتی بە پاڵپشتی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەژمونی گەورەی هەیە و لە ساڵەکانی ڕابردوش بەڕوونی ئەم بابەتەمان بینیوانی تاکو ئێستش بە ئازادانانی چیاکانی هەرێمی کوردستان بردمان دەکات و لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان لە گەورەترین هەوڵدا تەنها بەیاننامەیەک و ئیدانەکردنێک بووە ینی ئەکرێ پێم بڵێ ئەجەندای چەند ساڵی داهاتووی وڵاتێکی وەکو تورکیا لە هەرێمی کوردستان چییە؟ بێگومان تورکیا لە ماوەی ساڵانی ڕابردوو بانگەشەی بۆ تورکیای 2023 دەکرد مەبەستم ئاکێپێ و ئەردۆغانە لە دوای دووبارە دەرچوونی ئەردۆغان و ئاکێپێ لە هەڵبژاردنەکانی ئەمساڵ بێگومان پلانەکان ئامادەن بۆی سەر لە نوێ ئەم فراوان خوازی و پاوانخوازیەی کە ئەردۆغان ساڵانێک بوو خەونی پێوەدید بێگومان دەست پێ ئەکاتەوە بێگومان تورکیا لە سووریا لە ڕۆژاوای کوردستان بێگومان هەنگاوەکانی خێراتر دەبێت بێگومان تورکیا لە عێراق و لە هەرێمی کوردستان بێگومان هەنگاوەکانی خێراتر دەبێت هەر دوێنێ بینیمان بەداخەوە هەواڵی تێرۆرکردنی هاوسەرۆکی قامشلوور ڕۆژای کوردستانمان گوێ لێ بوو بینیمان بەرە و هەنگاوەکانی کردداری ئەڕوا بینیمان لە تورکیادا ئاکام فیدان کە کەسێکە پێشتر هەم لە بواری سەربازی هەم لە بواری دیپلۆماسی هەم لە بواری هەواڵگەری و هەواڵگەری سەربازی دەسەڵاتدارێتی گەورەی هەبووە لە تورکیادا ئێستا لەوانەیە دەواازەیەکی فراوانتر بۆ خۆی ئەبێنێت بێگومان کار لەوە دەکاتن کە بتوانێتن ئەم هەنگاوانەی کە پلانی بۆ داڕژراوە لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لە 10 ساڵی کۆتایی دەسەڵاتی ئاکێپێ بێگومان پلان بۆ فراوانخوازی لە سووریا لە عێراق تەنانەت لە ئەرمینیا و ئازربایجانیش لە پلانی گەورەی هەبوو لە دەریای ناوەڕاست و باکووری ئەفریقیا بێگومان ئێستا دەست بە هەنگاوە کردداریەکان دەنێ من پێم وایە خۆیان نەیان شاردۆتەوە کە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 38 خاڵی ئەمنی و سەربازی تورکیا هەیە ئەمانە دەتوانن لە ماوەی داهاتوو لە بتوانن هەنگاوی کردداری خۆیان وەکو بینیمان لە ساڵانی ڕابردووش بینیمان بە تایبەتی لەم 1-2 ساڵەی ڕابردوو بە قوڵایی زیاتر لە 200 بۆ 250 کیلومتر کردەوەی تیرۆر لە ناوخاکی عێراقدا لە ناوخاکی هەرێمی کوردستاندا بینیمان لە کەرکووک بینیمان لە سلێمانی بینیمان لە چیاکانی قەندیل حتا لە ناو هەولێر و لە هەموو کوردستاندا بینیمان کردەوەی نەوعی کردەوەی جۆری ئەنجام دەدرێت کە دیقەی کارەکانیان هەنگاوەک بەرەو پێشتر شووەوانە واتە ئەمانە ئەبێتەوە هۆکاری چییە؟ هۆکاری هەبوونی پاڵپشتیەکی زەمینی زیاتر هەبوونی پاڵپشتیەکی هەواڵگەری زیاتر کە خۆیان باسی دەکەن لەلایەن هێزێک لە هەرێمی کوردستاندا لایەنێک لە هەرێمی کوردستاندا کە بە شێوەیەکی کردداری پاڵپشتی لە کار و کردەوە تیرۆریستیەکان دەکا بە شێوەیەکی بەرفراوان ئەمە بێگومان لە ئەگەری سەرکەوتن یان سەرنەکەوتنی ئەم کرددارەی تورکیا لە ئەگەری
گورز وەشاندن لە پەپکەکە یان گورز نەوەشاندن ئەمە لە کۆتاییدا لاوازی هەرێمی کوردستان دەگەینێت لەبەرەوەی هەرێمی کوردستان دەیتوانی لە ماوەی ڕابردوو بە تایبەتی کە باس لە قۆناغی دوای شەڕی داعش دەکرا دەیتوانی بە پاڵپشتی هاوپەیمانان کە هاوپەیمانان مەبەستم ڕۆژاواییەکانە کە ئێستا نێوەندێکی خۆشیان لەگەڵ تورکیانە دەیانتوانی بەرەیەکی یەکگرتووتر یەکڕیزیەکی باشتر دروست بکەن بۆ ئەوەی بتوانن سەنگەرێکی پتەوتری کوردی لە بەرامبەر هەموو دژمنەکانی کورد لە ناویشیاندا تورکیا دروست بکەن کە بەداخەوە نەمان کرد بۆچی نەمان کرد لەبەرەوەی بەرژەوەندیە تەسکە حزبیەکان بەرژەوەندیە تەسکە ئابووریە حزبیەکان وای کرد بۆ دەستکەوتێکی بچووک هەوڵ بدەین بۆ تێکشکاندنی لایەنێکی بەرامبەر بۆ تێکشکاندنی لایەنێکی ڕکابەر هەوڵ بدەین بەکارهێنانی هێزێکی هەژمونی ناوچەیی کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبن ئێستا بێگومان هێزەکان لە جیهاندا چاوەڕێی ئەم هێرشە پێچەوانەی ئوکرانیا یان باشتر بڵێم ناتۆ بۆ سەربەرەکانی شەڕ لە ئوکرانیا لە باشووری ڕۆژهەڵات و باشووری ئوکرانیا دەکەن لە ئەگەری سەرکەوتندا لەوانەیە تورکیا خۆی بە دیوی ئەوروپادا یەکلایی بکاتەوە بە پێچوانەشەوە لەوانەیە خۆی بەسەر جەمسەیرە ڕۆژهەڵاتە یەکلایی بکاتەوە من پێم وایە هەنگاوە کردداریەکان ئەگەر لە ماوەی داهاتوودا کەمێک ڕابوەستێت چاوەڕێی ئەوە دەکەن بزانن ئەم ڕوبەڕۆبوونەوەی نێوان رووسیا و ناتۆ لە ئۆکرانیادا بەچی ئەگە بۆ ئەوەی هەم ئێرانیش و هەم تورکیاش چاوەڕێی ئەوە دەکەن بزانن کێ براوەی یاریەکە ئەبێت اینجا هەنگاوی کردداری من ئەبەش باسکەم لە ئێرانیش لە ماوەی ڕابردوو نەیشاردۆتەوە کە سنوورەکانی لەلایەن هێزە ئۆپۆزیسیۆنە چەکدارەکانی کوردی هەڕەشەی لەسەر ئەبێ یەکلایی بکرێتەوە هەموو ئەمانە چاوەڕێی ئەوە دەکەن دۆخێکی گونجاوتر کە کورد تێدا کاریگەر نییە بێتە ئارەوە بۆەوەی بیانەوێ پلانەکانیان ورتر و ورتر لەسەر کورد جێبەجێ بکەن لەم کاتەدا کە هەموو وڵاتان بە شێوەیەکی باش تا ڕادەیەکی باش ئەوەی بۆ ئێمە وەکو چاودێری سیاسی بۆ ئێمە وەکو شرۆڤەکار وەکو توێژەر دیارە ئێمە پێمان وایە بە تایبەتی ئەوانەی کە ناحەزی کوردن ئەوانەی کە دوژمنی کوردن بە شێوەیەکی ڕێکخراوتر لە کورد خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی لە قۆناغی داهاتوو لەوانەیە بتوانن ئەو دەستکەوتانەی کە کورد لە ماوەی ساڵانی ڕابردوو دەستی کەوتووە لەوانەیە تەقەشوفێکی بێ بکەن بتوانن من پێم وایە هەرێمی کوردستان لە ڕووی قەوارەیەوە لە ڕووی دەستوریەوە مەترسی لەسەر نییە بەڵام ئەو دەستکەوتانەی کە لە خودی دەستوری عێراقی زیاتر کورد دەستی کەوتبوو لە ساڵێن ڕابردوو زۆر بە ئاسانی خەریکە لە پێناو بەرژەوەندیەکی تەسکی حزبی خەریکە لە دەست ئەدەین مەترسیەکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە بە کۆی ئەو دەستکەوتانەی کە بەدەستی هێناون نی پێتوانیە کاکە عەبدولقادر هەموو ئەوانەی کە تۆ باسی دەکەی جەخت لەوە دەکەیتەوە کە بۆ ئامانجێکی بچووک ئامانجە گەورەکەیان خەونە گەورەکە لە بیر کراوە تورکیانی ئەوەی نەشاردوێتەوە کە هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگە بۆ ئەوە تۆ باسە کرد چەندین خاڵی سەربازی هەیە جگەلەوە بەنی پەیوەندێکی بازرگانی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیادا هەیە یعنی ئیتر پێویست بەوە نییە ئەو بەرژەوەندی بەرتەسکە حیزبیانە لەوەلا بنین وەک کاتەکە بقۆزینەوە بۆی کە هەرێمی کوردستان پێگەکەی گرنگە بۆ تورکیا خۆت دەبێت هەرێمی کوردستانیش لە بەرامبەر گرنگی پێگەکەی بۆ وڵاتێکی لەم شێوەیە پاداشتەکەی وەربگرێ ئەزانی من جارێ تعریفێکی ئالوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتان بکەین بە پێی راپۆرتە بازرگانیەکان ئالوگۆڕی بازرگانی نێوان عێراق و تورکیا زیاتر لە 20 میلیارد دۆلارەکە من ناوی نانێم ئالوگۆڕی بازرگانی وەکو لای بۆ هەموو لایەک ئاشکرا عێراق و کوردستان دووچاری نەخۆشی هۆڵندین واتە بەس نەوت ئەدەن پارەکە وەرەگرن ئەم پارەیە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ خەرجکردن و ساختکردنەوەی کاڵای تورکی و بیانی ساخەکرێتەوە واتە هیچ چولێک لە ناوخۆ ناسوڕێتن هیچ پارەیەک ناچێتە گیفانی نەپیشە ساز و نەجووتیار و نە هیچ کەسبکارێکی خۆمانە کەرتی بازرگانیش تەنانەت قۆڕەخکراوە لەلایەن دەسەڵاتێکی کە لە پەنجەی دوودەست دەرناچێت ئەمە جارێت تعریفێکی بازرگانی لە ڕۆیەکی ترەوە ئێمە ئێستا جیهان پلانێکی تری هەیە بۆ
بە تایبەتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست. سەیری ئێران کەین. ئێستا ئێران خاوەنی لە دوای چل و ئەمە ساڵە ئابلوقەی ئابووری کە لەسەرەتی ئێستا توانیەتی جوگرافیای ترانسێتی خۆی جیۆستراتیژی خۆی حفظ بکە. ئێستا رووسیا و چین بە ناچاری ڕویان کردوتە ئێران بۆ ئەوەی کۆریدۆرەکانی دەواازەکانی شارڕێگەکانی بەکاربێنن بۆ ئەوەی بتوانن بازرگانی بکەن. هەرێمی کوردستان هەم ئەم شارڕێگانەی هەیە هەم ئەتوانێ ئەم پۆتانسیە لە بازرگانیە جیۆستراتیژیە جیۆترانسێتیە بەکاربێنێ لە ماوەی داهاتوو بۆ ئەوەی ببێتە دەواازەیەک بۆ ئەوەی بازرگانی جیهانی لە ڕێی ئەم کەناڵانەی کە لە هەرێمی کوردستاندا وەکو ژێرخانێک ئەتوانی بەکاربێنێت بۆ ئەوەی جیهانیان لە ڕاستیدامی تۆ باسی دەکەی دەکرێت کاک عەبدولقادر. بەڵێ بەمەرجێک ئەگەر کۆی دەسەڵاتی سیاسی بتوانێت لە دەوری مێزێک کۆ ببێتەوە کە بەر لە هەموو شتێک بەرژەوەندی نیشتیمانی هەرێمی کوردستان لەسەر مێزەکە بێت هەمویان بتوانن بە چاوی باڵا سەیری ئەمە بکەن. بەرژەوەندیە تەسکیە حزبیەکان وەلاوە بنین ئەتوانین ئێستاش هەرێمەکەمان دەرباز بکەین. هەرێمەکەمان خاوەن خاکێکی بە پیتە خاوەن ئاوین خاوەن هێزێکی مرۆیین ساڵانە وەکو باسم کرد هەزاران گەنجمان لەم زانکۆانە بە بڕوانامەی باش دەرەچن. ئەمانە هەمووی پۆتانسیلێکی باشە بۆی بتوانێت ئەزمونێکی باشمان هەیە. لە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان تەنانەت پارێزگای سلێمانی زیاتر لە 33% پیشەسازی هەمووی عێراقی لێبوو. ئەمانە چی لێ هات؟ بۆچی نەمانتوانی بەس لەبەر ئەوەی نامانەوێت لەبەر ئەوەی پارێزگایك لە پارێزگایك باشترە ویسمانتێکی بدەین بە چاوێکی بەرژەوەندی باڵای نیشتیمانی سەیری بابەتەکەمان نەکرد. کاکە سەرتیب هاتین چیمان کرد؟ هاتین بەرژەوەندی تەسکی حزبیمان خستە بەر کۆی بەرژەوەندی باڵاکان بەرژەوەندی ئابووری تەسکی حزبیمان خستێ ناچار ملکەتی جێبەجێکردنی هەژمونی وڵاتان بووین کە لە ئێستادا حاڵمان ئەم حاڵەیە. هەم لە حاڵەتی ئەمنیدا باش نین و چاوەڕیان ناکرێت باشتریش بین لەبەرەوەی ئێستا وەکو باسم کرد ئەم هەموو خاڵە سەربازی و ئەمنیە لە هەرێمی کوردستاندا کە تورکیا جێگیری کردوون من پێمانیە لە دوای بەردەوامبوونی ئەردۆغان و ئاکێپێ لە حکوومەت و دەسەڵات لە تورکیادا بەهاتنی هاکان فیدان من پێمانیە پاشە کشە بکەن سەر ڕای ئەوەی کە چاوەڕێی داڕمانێکی گەورەی ئابووری و دارایی لە تورکیادا دەکەین. بەڵام دیسانیش ئەمە وەکو خۆیان ناوی لێدەنێن ئەمانە کۆریدۆری تێرۆر ناو ئەبن پێیان وایە لە خزمەت بە بەرژەوەندی باڵەکانی ئاساییشی نەتەوەی تورک دەکەت بۆیە ئامادەنین ئەگەر چەندین ساڵی تریش پارەیەکی زیاتریش تێیدا خەرج بکەن لی پاشەکشێ بکەن. وەکو کورد باسەکەم لە ڕۆژاوای کوردستان تورکیا ئەم نەوای ئارامەی کە خۆی ناوی نابوو زیاتر لە 30 کیلومتر لە گرێسپی لە سەرێکانی لە عەفرین لە ئیدلب بە تایبەت ئەمانە ئامادەنیە پاشەکشەی لێ بکە تەنانەت لەوانەیە لە کۆبوونەوەی چارقۆڵی ئێران رووسیا تورکیا سووریادا بە هیچ شێوەیەک ملکەتی پێشنیارەکانی رووسیا نەبوو. سووریاش تا ڕادەیەکی زۆر ئێستا خوازیاری ئەوەیە کە لەگەڵ تورکیا بگاتە ڕێکەوتنێک لە ئەگەری هەبوونی هەموو ئەم ڕێکەوتنانە بێگومان کورد تێیدا زەرەرمەند دەبێت کە هۆکاری زەرەرمەندبوونی کورد دیسان دەگەڕێتەوە بۆ نەمونی ئەو مێزەیە کە لەسەر ئەم مێزە گفتوگۆمان نەکرد لەسەر بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان. بەڵێ باسی جنێ بلاسخاردت کرد لە قسەکانی سەرەتاتا دەزانیت لەم ماوەی ڕابردوو بە تایبەت لەسەر مەسەلەی دۆسێ هەڵبژاردن بلاسخارد هێندەی وەزیرەکانی حکوومەتی هەرێم کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی حکوومەت و بەرپرسانی باڵای سیاسی لەم هەرێمە کردووە و ڕەنگە بەلای هاوڵاتێکی ئاسایی ئەم هەرێمەشەوە دەموچاوێکی نامۆ نەبێ و ناسرا بێ و بەڕاستی هەموو چاودێرە سیاسیەکان جەخلەوە دەکەنەوە کە ئەمە قسەکەری ڕۆژاوایەکانە ینی 2000 قسەی کۆتایی لای ئەوە بۆی کە هەرێمی کوردستان لەسەر هەموو ئەو گرفت و کەم و کورتیانی کە تۆ باست کرد هەندوەر بگرێەوە چاکیان بکەوە باشیان بکە بۆیە ئەنی دەمێ پێم بڵێ خۆراوایەکان ئەنی دەیانەوێت لە ڕێگەی ئەم خانمەوە ئەم ژنە دیبلۆماتکارەوە چی بکەن ینی دەیانەوێت چ گۆڕانکارێکی سیاسی گەورە لە هەرێمی کوردستاندا دروست بکەن؟
جارێ من پێما خۆراوەیەکان لە ڕێی تعریفی خۆرئاواییەکان لای من واتە ئەمریکا. ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستا هیچ حاڵێکی باشی نییە. ئەمریکا لە کەندا و دووچاری شکستێکی دیبلۆماسی گەورە بووە لەگەڵ سعودیا کە خۆی ئاشتەوایی نێوان ئاسایی بوونەوەی پەیوەندەکانی سعودیا و ئێران گزارش لە شکستە دیبلۆماسی و سیاسەکەی ئەمریکا و ئیسرائیل دەکاواتە ئەم هەژمونەی چین هەژمونی پیشەسازی و ئابووری و دواتر دیبلۆماسی سیاسی بۆ ناوچەکە واتە شکستی ئەمریکا لەم ناوچەیە. ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردوو بەداخەوە دەرسمان وەرنەگرت پاشەکشەکردن یان دەرچوونی ئەمریکا لە ئەفغانستان ئەو وێنەی کە لە کابل بینیمان هاوشێوە بوو لەگەڵ دەرچوونی ئەمریکا لە ڤیەتنام و سایگۆن، دەرچوونی ئەمریکا لە سۆمالیا، هەموو ئەمانە دەرسمان لێ وەرنەگرت. هاوشێوەی ئەمە لەوانەیە لە کاتێکی نزیکدا لە عێراقیش ڕوو بدا. ڕۆژاوایەکان ئەیانەوێ وەکو کۆتاش بمبورە وەکو کۆتاش شوێن پێ لە هەرێمی کوردستان یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمی کوردستان و ڕۆژاوایی کوردستان بتوانن شتێک دروست بکەن بۆ ئەوەی هەر نەبێ لە ڕووی دیبلۆماسیەوە بتوانن بەردەوامی لە تەواجودی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدەن. ئەگینا ئەولەویەتی کاری ڕۆژاواییەکان بە تایبەتی ئەمریکا کە ئێستا لە زۆربەی سیاسەتەکانەوە بە ناچاری ئەوروپا و ئەمریکا هاوشان و هاوڕان، ئەگینا لەوانەیە ئەوروپا لە بابەتی ناکۆکیەکانی نێوان ئوکرانیا و رووسیا لەگەڵ ئەمریکا هاوڕان نەبن. ماکرۆن فشارێکی زۆری لەسەر ئەڵمانەکان هەیە بۆ ئەوەی لەگەڵ چینیەکان ڕێککەون پێشنیارەکانی ئاشتەوایی لەگەڵ رووسیەکان بەرەو پێش ببە. ئەمانە هەمووی ئەولەویاتی ئەمریکا لە رووسیا و ئوکرانیا و ئەوروپاش ئێستا دەرچووە هەموو ئەولەویاتیان بۆ چین گوازۆتەوە بۆ دەریای چین. ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستان و ئەوەی کە لە عێراقدا ڕوودە بریتە لەوەی کە نەتەوە یەکگرتووەکان لە لووتکەی ئەوە ئەمریکاوە هەوڵی ئەوە دەدا وەکو کۆتا هەوڵ ئەوەی بیەوێ هێزە کوردیەکان لە ناو یەک سندوق لە ناو یەک جوعبە بەرەو هەڵبژاردنێک بە کە لە دەرچەکەی کاگە عەبدولقادرانی ئەمە دەرفەتێکی گرنگ نییە تۆ لاوازی هەژمونی ئەمریکا لە ناوچەکەدا بقۆزیتەوە وەک تۆ دەڵێی ئەنی دوا کارت کە بەدەستیەوە مابێ لە ناوچەکەدا هەرێمی کوردستان و ڕۆژئاوایانی لەبەرەوەی کە ئەمریکا پێویستی بەوە هەیە ڕۆڵی ئەم ناوچەیە کاریگەر بێ پێویست نییە ئیتر سەرکردە سیاسیەکانی کوردیش ئەو کاتە بقۆزنەوە بۆ ئەوەی کە داواکاریەکانی خۆیان پسەپێنن. ئەزانی من وەکو دوا هەڵ نایبینم بەڵام وەکو هەڵ ئەیبینم لەبەرەوەی بینیمان لە مابینی شەو ڕۆژێکدا سعودیا لە باوەشی ئەمریکاوە چووە پەکین لەگەڵ ئێران ڕێکەوتنێکی واژۆ کرد لە نێوان لە دوای سێ ڕۆژە بانگشتی سووریا کرا بۆ جامیعەی عەرەبی دوای هەفتەیەک وەلید المعەلم سەردانی مەسری کرد وەرچەرخان و گۆڕان و هاتنە خوار لە کورسی کە لە ڕەقی ئەوەندە سەخت نییە. ئێمە لە سعودیا و محەممەد بن سەلمان گەورەتر نین کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو زیاتر لە دەست خەفقەی زیاتر لە 400 میلیارد دلار چەک و جەبەخانەی کڕیوە. دواتر لە شەو ڕۆژێکدا سعودیایە کە بەرەو ئەمنیەت چوونەچوو گەڕاندیەوە بەرەو سعودیایە کە ئێستا ئێوێ بەرەو تەتەورێکی گەورە بەرەو شارستانیەتێکی گەورە بەرەو کردنی بە سنتەری بازرگانی و پیشەسازیەکی گەورە لە ناوەڕاستدا بەرەو ئاساییکردنەوەی پەیوەندەکان لەگەڵ دژمنی دێرینیان کە ئێرانە لە ناوچەکەدا ئەڕوا. ئەتوانین دەرس لەوانە وەربگرین، ئەتوانین دەرس لە تالیبانێک وەربگرین کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو بە سەدان و بە هەزاران کوژراویان هەبوو لە نێوان ئەوان و هێزەکانی سوپای ئەفغانستان و ئەمریکا و هاوپەیمانەکان و ناتۆ. بەڵام لە نێوان شەو ڕۆژێکدا توانیان بڕیار بگۆڕن لە نێوان 2 ساڵی گفتوگۆدا لە قەتەر توانیان بیر و ڕایان بگۆڕن و دواتر خۆیان بگونجێنن. ئێساش من پێم وایە دوا هەڵبێت بەڵام من پێ وایە هەڵەکە کە دیسان هێزە کوردەکان دەتوانن بە تایبەت یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو هێزی گەورەی خاوەن ئەزمون و خاوەن هێزێکی دیبلۆماسی هەم ناوچەی هەم جیهانی هەم ئەزمونێکی باشی ناوخۆیی و عێراقی ئەتوانن هەموو ئەمانە بخەنە گەڕ پۆتانسیەلێکی باشەیە بۆ ئەوەی بتوانن دەست لە ناودەست بیر و ڕاکان بگۆڕن. ئەگەر بیانەوێ ئەگەر خواستە بێت ئەتوانن
لە ناو ئەو هاوکێشە ناوچەیانە ئەگەر لە ناو هاوکێشەی جیهانیش نەبێت بەڵام لە ناو هاوکێشەی ناوچەی بتوانن خۆیان بگوجێنن لەم قۆناغی کە من پێم وایە قۆناغی وەرچەرخانێکی گەورەیە لە جیهاندا وڵاتان خەریکە هەمویان خۆیان نەگۆڕن استراتیژیەتیان گۆڕاوە ئێستا بەرەو هەنگاونانن ئێمەی کورد نەمانتوانی لە ماوەی ڕابردوو نە استراتیژێتێکی باشمان هەبوو نە ڕوویایەکی سیاسی نە دنیابینیەکی باشمان هەبوو نەبوو هەرێمی کوردستان نەبوو عێراق نەبوو ناوچەکە بەڵام دەتوانین دیسان هەڵمان لەبەر دەستماوە بۆ ئەوەی لەبەرەوەی ئەزمونێکی باشمان هەیە کادری سیاسی چاکمان هەیە پاشخانێکی باشمان هەیە ئەتوانین ئەگەر بمانەوێ هەموو ئەوانە بخەینە سەر یەک بۆ ئەوی لە قۆناغی داهاتوو ئەگەر دەستکەوتی گەورەشمان نەبێ بەڵام بە کەمترین زەرەر لەم قۆناغە دەربازمان کاک عەبدولقادر دوا پرسیار بۆ تۆ زۆر باسی سیاسیەکان و ڕۆڵی سیاسیەکانی کوردستانمان کرد کەواتە پێت وایە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی پەروەردەی تاک لەم هەرێمی کوردستانە چی پێویستە وەکو هەر تاکێکی نیشتیمانی بکرێت بۆ پاراستنی ئەم قەوارەیە دەزانیت لە هەموو دنیادا کاتێک بە نمونە هاوڵاتێکی ئەمریکی لە ناوچەیەکی دیکە لە شارێک لە جێگەیەکی ئەم سەرگۆی زەویە تووشی گرفتێک دەبێ ڕەنگە بە هاشتاگێکی ئەمریکیەکان و هاوڵاتێکی ئاسایی لە وڵاتە دنیا بێتە سەماعنی لەو پەڕی دنیا بۆ ئەم پەڕی دنیا خەڵک بیزانێ ینی کەی پێویستە لەم مۆدێلەش لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی تاک بێتە دیوە چی پێویستە بکرێ بۆی پەروەردەی تاک بگاتەوە ئاستەی کە بەڕاستی ئینتیمای نیشتیمانی بگاتە ئاستێکی باڵا من پێم وایە گرنگترین پرسیار کۆتا پرسیار بوو بەڕای من خەلەلی گەورە ئەوەتە لێرە ئێستا دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان هێشتان پێیان وایە خەڵک لە ساڵانی هەشتاکان و هەفتاکان دەژی ئێستا گەنجێک لەسەر شەقام مۆبایلێکی بەدەستەوەیە لەوانەیە لە دەوڵەتمەدارێکی کورد زیاتر زانیاری ئەو سەری جیهان تا ئەو سەری جیهانی پێبێتن ئێستا سەردەمی ئەمەیە ڕاستگۆ بین لەگەڵ خەڵکەکەی خۆمان بتوانین ئێستا ڕاستیەکان بە خەڵکمان بڵێن پێیان بڵێن کە پرۆژەی ئابووری سربەخۆ پرۆژەیەکی شکست خواردوو بوو ڕفراندۆم پرۆژەیەکی شکست خواردوو بوو پلانەکانمان لە ساڵانی ڕابردوو شکستیان هێناوە حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو گەندەڵی تیا بووە شکست خواردوو بووە بەڵام توانای چاکردنەوەمان هەیە ئەم هیوایە بە خەڵکی خۆمان بدەین ئێستا دیسان منیش پێم وایە ئەتوانین دیسان خۆمان بگونجێنی لەگەڵ ئەم باردۆخە بەڵێ خاک و خۆڵی خۆمان بخۆین باشترە لە دەست درێژکردن لەگەڵ دژمنان بەڵام بە مەرجێک ئەم جیاوازیە چینایەتیەی لە هەرێمی کوردستاندا هەیە نەمێنێت گەنجێک لەسەر شەخام خەون بە خەونێکی $100 نەبێت لە کاتێکدا کوڕی بەرپرسان لە جیهاندا بە سەدان و بە هەزاران و بە ملیۆنان دلار خەرجی شەوێکی سۆڕانیان لە شەقامەکانی ئەوروپا بێت بە مەرجێک کاسبکارێک لە بازاردا هیوای ئەوە نەبێت 25,000 هێوارە دابین بکە بۆی شەرمەزار و ماڵی خێزانی نەبێتن و بەرپرسێکی شەو بن و بەیانی خاوەنی 2 دەفتەر و 3 دەفتەر دۆلار بێتن کەسێک لە ماڵەکەی خۆیدا ترسی ئەوە نەبێت سەری ماینکرێی دوکانەکەی کرێی خانووەکەی خەرجی ماڵ و مناڵی خەرجی خوێندکارەکانی خەرجی خوێندنگاکەی خەرجی جەژن خەرجی ئەم هەموو خەرجیانەی هەبێتن لە کاتێکدا کوڕی بەرپرسێک ببێت لە شەو ڕۆژێکدا ببێتە خاوەن کۆمپانیایەک بە ملیۆنان دلار لە کاتێک دەتوانین ڕای میلەت ئامادە بکەین گەل ئامادە بکەین پەروەردە بکەین بۆ ئەوی لەگەڵ دەسەڵات لە یەک سەفدا ڕابوەستێ لە بەرامبەر هەموو ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی گەلەکەمان دەبێتەوە کە ئەم جیاوازیانە نەمینێت ئەگەر ئەم جیاوازیانە نەمینێت بێگومان گەلێکمان پەروەردە کردووە کە دەتوانێت لە ساڵانی داهاتوو تەنانەت لە بەرامبەر ئەم غەدر و زوڵمەی کە نەک لە بەغدا بەڵکو لە بەرامبەر تورکیا لە بەرامبەر ئێران لە بەرامبەر هەموو ئەو ناحەز و دژمنانەی کە بۆ لە بەرامبەر ملەتی کوردە لە هەر 4 پارچەی کوردستان دەتوانین بە یەک ڕنگ و بە یەک دەنگ ئەمە شعار نییە باوەڕ بکەن ئەگەر بتوانین گەلەکەمان تێبگەینین تا ئێستا زۆر بەداخەوە تا ئێستا لایەنەکانمان دەسەڵاتی کوردی ناتوانێت تعریفێک پێناسەیەک بۆ شەڕی ناوخۆ بکە بۆ ناتوانین
ئێستا جیلێکمان جیلی نەوەدەکان ئێستا گومڕاهن لەوەی کە چی ڕوویدا بۆ ناتوانین دابنیشین هەڵەیەکمان کردووە بەڵێ شەڕی ناوخۆمان حرام کرد بەڵام خراپ نییە ئەگەر سیغەیەک دۆزنەوە بۆ ئەوەی ئەم گەنجانە لە جیاتیەوەی لە کتێبەکانی مێژووی فەڵەستین و عەبدولقادری جەزایری بخوێننەوە کە لە کاتی شەڕی ناوخۆش چی ڕوویدا بۆچی ڕوویدا چۆن ڕوویدا چۆن کۆتایی پێهات ئەم هەڵانەی لە کۆریایی باشوور کردی بووە هۆکاری ئەوەی لە کۆتایی هەشتاکاندا کۆریا بازدانێکی گەورە بکە ئەوەی لە ژاپۆن ڕوویدا بووی هۆی چاکسازیەکانی مینجی کە لە ماوەی 30 ساڵ تا 50 ساڵە ژاپۆنی لەم دەست بۆ ئەم دەستهێنا ئەمانەی لە چین کرا باوەڕکە لە ماوەیەکی واکەمدا توانیان بازدانێکی گەورە دروستکەن ئێمەش دەتوانین ئەم بازدانە بکەین گەنجی باشمان هەن دەسەڵاتدارێکی باشیش هەبێت ئەتوانین ئەم جیاوازیانان نێڵین یان بۆ خاڵێکی نزیک سفر کەمیکەینەوە کە دەتوانین بێگومان قۆناغی داهاتوو قۆناغێکی بوژانەوە و گەشتبوونی وڵات بێت. سپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی نێودەوڵەتی سپاس بۆ سەرنجەکانە بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە جارێکی تر بەخێر بین. بەڕێزان هێوادارین ئەزمموی هەرێمی کوردستان و ئەم قوارەیە بە پارێزرایی بمێنێتەوە هەرێمی کوردستان بەرەو ئاوەدانی و پێشکەوتنی زیاتر بڕوات ئێوە شەر شاد و سەرفراز بن.